زۆربەی گەنج بۆیە ناگا بە خەونەکەی لەبەرەوەی خەریکی ئیشی لابەلایە. بۆ نمونە وا ئەزانێ ئەبێ هەموو جمعە بچێ بۆ سەیران. تۆ هەموو جمعە بچی بۆ سەیران، یعنی ئەم ساڵ 52 ڕۆژ تۆ پارەت سەرف کردووە، کاتت سەرف کردووە بە هیچ. خۆ سەیران باشە، خۆشە. ئەو کەسەی بیەوێ ئێستای زۆر خۆش بێ، ئیسراحەت بێ، دڵنیابن ژیانی ڕۆژ بە ڕۆژ قورستر دەبێت. ئەو کەسەی ئێستاکەی زۆر تن ئەکات، ئیسراحەت لە خۆی هەڵەگرێ، ژیانی ئاسانە بێت. هارف ئێکر یەکێکە لە ڕاوێژکار و کەسە شارەزاکانی بواری دارایی، مامۆستای میلیۆنێرەکانی ئەمریکا، ئەم قسەی هەیە زۆر بەڵ. ئەڵێ ئەوانەی ئەیانەوێ ژیانیان ئاسان بێ هەتا بێ ژیانیان قورسە، ئەوانەشی دنیا زۆر بە قورسی ئەگرن، بەیانی زوڵەسێ، ئیشەکە، تەلەفونەکە، یێت ئەڕوا، پلاندا ئەنێ، خۆی ئەنێ بە ئیشەوە، خۆی مان و ئەکا. ئەوانە ڕۆژ بە ڕۆژ ژیانیان ئاسان. کەواتە تەلەبەیەک کە ڕۆژانە سەعی کردو شەوی ئیمتیحان مرتاحە، تەلەبەیەک کە هەمووی ئیهمال کردو خزی شەوی ئیمتیحان، ئەو وەزعی خرا. ئەمەش لە هەموو ژیانە هەروایە، بوو هەموو ئامانجەکانیش هەروە ئەبێت. بۆیە ئازیزان زۆر زۆر گرنگە ئێستاکە بڕیار بی خەریکی شتی لاوەکی نەبی. بەڕێزان من خۆم جاری وا هەبووە 2-3 ساڵ خەریکی شتی لاوەکی بوو. ئەم 2-3 ساڵم منی لە چی دووە خەریکی شتەکەش باش بووە، یعنی خەریکی شتێک بووم، شتەکە زۆر چاک بووە، بەڵام لاوەکی بووە. شایانی ئەوە نەبووە من ئاواهی تەرکیز بخەمە سەری و ئیشی تیا بکەم و کتێبی تیا بخوێنمەوە و دەورەی تیا ببینم و کاتی بۆ تەرخانکەم و ئێکە خەریکی ئەوە بووم لە پلان و خەونەکەی خۆم دووری خستومەتەوە، یان تەخیری کردو. بۆیە وامەزانە ئەبێ هەموو شتێک فێر ببی، هەموو شتێکیش بزانێ. هەر لە سەرەتاوە وتم تۆ حکومەت دەوێت تۆ بکا بە بڕغوویەک، بەس یەک لە جیازەکە دەوری بڕغوویە ببی، بەڵام تۆ ئەتوانی ئەو ئیشەش بۆ حکومەت بکەی نەبیتە بڕغوو. لە هەمان کاتە کە تۆ هەوڵەی ڕۆشنبیرێکی گشتی و شارەزایەکی عامت هەبێ، ئەبێ نەچی وەکو چۆن خەریکی پسپۆڕیەکەتی ئاوا بچی خەریکی شتێکی تریشبی لەولا. بۆ نمونە تۆ لە بواری تەکنۆلۆژیا، لە بواری ئایتیا ئەخوێنی، باشە، کەچی لەولاوە خەریکی مطالعەکردنی فەزە، ئەم ئەستێرەیە ناوی چییە و ئەم هەسارە لێرە، یعنی خۆ ئەمە خۆشە بیزانی، بەڵام ئەمە تۆ دوورە خاتەوە لە ئامانجەکە. شتێکی سەطحی لێ بزانیت وازی لێبێنی خەریکی ئیشی خۆبی زۆر زۆر باش. کەواتە مەترسیەکی گەورە لە بەردەم تا ئەویش ئەوەیە کۆمەڵگا مەشغوڵ دەکات. ئێستا من بۆ نمونە من وەکوتم خەریکی شت بووم دوای خستوم، بەڵام من خەریکی یەک شت نەبووم لەبەر ئەوەی کاتم نەڕوا وە زۆریش قازاندم. من خەریکی سیاسەت نەبووم، ئازیزان، هەمووی خەریکی سیاسەت و تەحلیلی سیاسی و حیزبایەتی و ئیتر خەڵکێکی زۆر خەریکی ئەمە بوو. من هەرچی بیرم لێ کردەوە هەواڵەکان و ئەمانە بەشێک ئاگاو لە دنیا بێت. سمنوە کە ڕووداوێکی گەورە ڕوو ئەیە ماوەیەک متابعی باشەکەم و ئاگاشم لە دنیاە وەشتیش لەسەر شتە مێژوەکانەکەم، بەڵام من خەریکی ئەمە نابوو. من لە کاتی داگیرکردنی لێدانی ئەمریکا دوو تاوەرەکە و داگیرکردنی ئەفغانستان ماوەیەک بەجددی متابعەی ئەخبارم کردووە چی ڕۆیە. مەسەلەن لە کاتی لێدانی عێراق جەنگی کەندەم، لە کاتی لێدانی غەزە، لە ماوەیەک مەسەلەن لە کاتی لێدانی ئۆکرانی، ئەمانە ڕووداوی گەورەن، ئەکرێ ماوەیەکی کەم تۆزێ ئاگاو لە ئەخبار بێت، بەڵام هیوا هەیە هەموو ڕۆژێ دائنیشێ بەس خەریکی سیاسەت و حیزبایەتی و ئەخبار و ترش، یعنی
لەسەر نان خواردن هەر مناقەشەی سیاسیە، لە ماڵەوە مناقەشەی سیاسیە، لە دەرەوە هەر ئێخۆ سیاست بەشێکی گرنگە لە ژیان، بەڵام ناکرێ هەر هەمومان سیاسیوی. ئێستا خۆ بەڕێوەبردننی وڵات و حکوومەت و حیزب و ئەمانە اختصاصی منە، یعنی من لەو باشتر ئەزانم کە حزب چۆن تەشکیلەکرێ و چۆن ئەبرێ بەڕێ و چۆن ئەبێ ئیدارێکی، من بە عیلمی خوێندوم، بەڵام ناچم مناقەشە لەسەرەوە بکەم کە حیزبی فڵان خەریکی چییە و ئەم خەریکی چییە و خەریکی چییە. ئەمە بابەجێ بێڵین بۆ کەسێک کە ئیشی خۆی بێت. ئەزانی چۆنە فریای هەموو شتێک ناکرێت، ئەجینا زۆر شتێک خۆشە. ئێستا من بوار هەیە زۆر باشە، ئیسفادەشم لێ کردووە، بەڵام بەڕاستی ئەو هەموو کاتێک خەریکی بوو، خەریکی نەبوومایە، خەریکی شتەکەی خۆم بوومایە باشتر. لەبەرەوە لێرە تۆ بێ وریابی لەلایەک ئاگایەکی عامت هەبێ، لەلایەکیش نەچی دەست لە پسپۆڕێکە و ئەو شتێک کە ئەو گەێنێ بە ئامانجا دوورەکەت دەست لەوە کاتەکە کەم کەیتەوە بیەی بە شتانی لاوەکی و ئەم لاوە. ئەوە زۆر کێشەیە و دواتەخە و لە جیاتی ئەوەی مەسەلەن بە 15 ساڵەکە سەمەسا من پلانم هەبوو بۆ 15 ساڵ، بەڵام بە 15 نەگەشتم بە 20 گەشت. ئێوە 5 ساڵم بۆ ڕۆشت، 5 ساڵ خەفەت، مانووبوون، ناڕەحەتی،